سڵاتان لێبێ بەڕێزان لێرە کۆمەڵی چالەکوانی مەدەنی کۆبوونەتەوە بۆی گفتوگۆ لەسەر ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی ئەو کۆچە بەلێشاوی خەڵکی هەرێمی کوردستان کە ئێستا لە سنوورەکانی پۆڵندا و بیلاڕووسا لەناو ئەو سەرمایەگیریان خواردووە دەیانەوێت گفتوگۆیەکی کراوە بکەن و ئەو هۆکارانە دیاری بکەن. من دەمەوێت بۆ بەرنامەی ئەم جارە لەگەڵ ئەوانە بدوێم و قسەیان لەگەڵ بکەم زانم ئەو هۆکارانە چین کەوای لە خەڵکی هەرێمی کوردستان کردو بەشێکی زۆری ئەو پەنابەرانەی ئەو کۆچبەرانی کە ئێستا لەو سنوورەن وا بکات کە زۆرینەیان خەڵکی هەرێمی کوردستان بن و ئایا ئەوەی کە پەیجەکانی سەربەز دەسەڵات باسیەکەن کەوا ئەوەی کە کۆچی کردووە ئەو گەنجانە ئەو خەڵکی کە کۆچی کردو لە تێریا کۆچیان کردو بەڕاستی ئایا ئەو گەنجانە تێرن لە تێریا ئەم کۆچیان کردووە یاخود نەخێر هۆکار و دەرهاویشتەی تری هەیە لەگەڵمانە بن من ڕای ئەو چالەکوانانە وەرەگرم ئێوەش بینەری وەڵامەکانیان بن. ئەوەی کە بارودۆخی باش بووی کە وەزعی باش بێت وڵاتێکی خۆی بەجێ نایڵێ. منیش ئەگە فرسەتێکم بۆڵکە ینی بەڕاستی وڵاتە ژیان و سەروەتی و هەموو ئەم وڵاتە بەس بە تەنها بۆ خۆیانە. ئەو سەرۆکە مردنی باشترە لەوەی کەوا میلەتەکەی ببینێ ئەبەو شێوەیە ڕق ببێتەوە وڵات جێبێڵێ. کۆچی گەنجان کە ئێستا بینی لەم چەند ڕۆژەیە زۆر بە ڕێژەیەکی زیاد هاتووە جگە لە گەنج منداڵ و خەڵکی بە تەمەنیشی تێکەوتووە. لە پەیجەکانی دەسەڵاتەوە زۆر ئەیانوی و پرسیارە زەخمکەنەیانە و قسەی زەخمەنەوە کە گەنجی ئێمە و خەڵکی ئێمە لە تێریا ڕۆنایە بەڕاستی گەنج لە تێریا کوردستان جێهێڵێت. سەرەتا بناوی خۆی گەورە بابەتی کۆچ تەمان دیاردەیەکی جیهانیە تەنها شمولی ئێرە ناکات ئەوەی کە پاڵ بە کەسێک و یاخود گەنجێک یاخود خێزانێک و ئەنێ کە وڵاتەکەی خۆی بەجێ بێڵێ فشارێکی زۆرە. ئەم فشارە ڕەنگە فشارێکی ئابووری بێ کە کەسەکە نەتوانێت بژێوی ژیانی خۆی بۆ خێزان و خۆی و کەسوکارێکی دابین بکە یاخود کەسەکە بێ هیوا بووە لە ژیان لەو شوێنەی خۆیە. ئەوەی کە ئەوترێ لە تێریە ئەمە مطلقاً ڕاز نییە. ئەوەی کە بارودۆخی باش بێت کە وەزعی باش بێت وڵاتێکی خۆی بەجێ نایڵێ چکە بەڕاستی کەسێک لە بارودۆخێکی زیندوو کە لە بەردەسایەتی ناچی بۆ بارودۆخێکی نادیار کە بزانێت لە وڵاتانە چۆنە ئەگەر ئەوەی کە ئەوە ئەو ترێ دەپێویستە ئامارێک لە بەردەسا بێ بزانێت ئەوەی کە تا ئێستا ڕۆشتووە وڵاتی بەجێ هێشتووە ئایا لە تێری بووە یاخود لە نەبوونی ڕوئیایەکی باش بۆ ژیانی. ئەوەی کە من سەرنجم ماوە ئەوەی کە وا پاڵ بە خەڵکەوە ئەنێ یاخود پاڵ بە گەنجانەوە نێکە وڵات بەجێ بێڵن هۆکاری سەرەکیەکەی نەبوونی دوا ڕۆژە بۆ ئەو کەسە ینی نە لە ئێستا نە لە دوا ڕۆژە سەرچاوەیەکی وای نییە بۆ ژیانی ڕەنگە ئەوەندەی کۆ کرد بێتەوە تا ئێستا بەشی ئەو سەفەرە چونکە نازانێت دوجار ئەم لێرە چیەکات. خەڵکانی کە دەڕۆن جگەلەوەی زۆرینیان کە کاریانە تاشایەتی کاری هەیە یاخود بۆ نمونە ڕەنگە لە کردێکە ئیش بکە ئەمانە هۆکاری ڕۆشتەکەیان چی ئایا نەئارامی و نەبوونی داهاتوویەکی دیار یاخود مەسەلە چی ئەوان جێدێڵ نەبوونی ئیستیقرارێکی تەواوە لە وڵاتە یعنی زۆر جار کەسێکە بینی بارودۆخیشی باشە ڕەنگە ئەمە تاک بێ نابێ بەگشتی بڵێن ئەوەی کە بارودۆخی باشە ئەڕوا بەڵام سیرەکەی کەسەکە ئیستیقرارێکی نییە ئیستیقراری سیاسی نییە لە وڵاتە ئیستیقراری ئابووری نییە لە وڵاتە ئەگەر سەرنج بتەن بە پێ و داتا فەرمیانەی کە هەیە بەشێکی زۆری خەڵکی ئەمە موچەخۆرە ئەمڕۆ موچەکەی وەرەگرێت نازانێت ئایا مانێکی تر وەریەگرێت چ ڕۆژی کە وەریەگرێت یعنی ئیستیقرارێکی اقتصادی ئیستیقرارێکی سیاسی لە وڵاتانیە ئەمە واکە زۆرینەی خەڵک بێتاقەت بێ بێهیوا بێ لەو بارودۆخی کە هەیە یعنی زۆر جار تەماشاکی کەسێک ڕەنگە ئیمکاناتێکی ئابووری هەبێ ئەڵبەتە جاری کە ئەڵێمەوە ئەمە تعمیم ناکەین بەسەر هەموو خەڵکە ڕەنگە لە ئاستێکی کەما بێ کەسانی کە ڕۆیشتون دەبینین یا خانویان بۆ فرۆشتن یا ئۆتۆمبیلی ماڵیان بۆ فرۆشتن یان زەوییانەوە فرۆشتووە یاخود قەرزی کردووە یاخود پارەی لە کەسێ وەرگرتووە یاخود خانووی فرۆشتووە یاخود هەر ئیمکان مەوادی داوە کە بچێت لەوێ ئیش بکە و پارەکەی بۆ قەرز خاوەن قەرزەکەن ئەمە لە کۆنیشەوە هەروە بووە یعنی لە کۆنیشەوە لە ساڵی لە کۆتایەکانی 90 و سەرەتای 2000 کە خەڵکی کۆچیە کرد هەر بە هەمان شێوە بووە کە ئیمکاناتی نەوە بەڵام خانوویکی فرۆشتویان
هاوکاری کردو هاوکاری کراوە لەلایەن کەسێکەوە یا قەرزی وەرگرتووە لە کەسێک یعنی ئەوەشی کە ئێستا خەڵکێک ئەگەر ئیمکاناتیشی هەبێ بڕوان نەبوونی ئیستیقرارە لە وڵاتە سەقامگیریەکی باش لە وڵاتە بۆیە تەماشاکی داهاتوێ وڵاتە نادیارە لە سێکتەرە جیاوازەکان لە سێکتەرە جۆرا و جۆرەکان پەروەردە خوێندنی باڵا تەندروستی بۆ هۆکارەکە شێگەڕێتەوە بۆی کە لە وڵاتە سیستەمێکی دەسەڵاتداری و سیستەمێکی سیاسی باش پەیڕەو ناکرێ و ئەوەی کە هەیە پێوترێ فەوزای سیاسی من بەداوی لێبوردنمەوە بۆ کەسانەی کەوا ئاڵێن لەبەر ئەوەی ئەمە مەسەلە ئەوە نییە کە بڵێ لە بێکاریە لە بێکاریە ڕۆشتونە مەسەلە لە تێریە نییە چونکە ئەوەی کە ئەبینین ئێمە گەنجانمان دوای ئەوەی کە تەخەڕوجیش ئەکەن یعنی بە قیاسی هیلاکی و ماندووبوون و بە قیاسی دەرەجەکەی خۆی لە شوێنەکەی خۆی ناوی نایەتەوە و لەگەڵ ئەوە شاکە ئافرەتانیش هەڵ ئەسن چ دایکە چ خێزانێتی لەگەڵیە ئەڕوات یعنی هیچ ئومێدێکی نەماوە بەم ژیانە هیچ ئومێدێکی نەماوە بە وڵاتە چونکە ئەم وڵات بە تایبەت حکوومەت هیچ پلانێکی نییە نەبوو خێزان نەبوو گەنج نەبوو تاک نەبوو کۆمەڵ کام پلان ئەگە پلان هەبووایە خەڵکی ئەبەو شێوەیە خاک و نیشتیمانی خۆی جێ ئەهێڵێ سەری خۆی هەڵگرێ بڕوا بەو شێوەی کە ئەبینین کە مناڵان چیان بەسەریە بە تایبەت چینی ینی هەرەوەنی هەرچینی گەنج بێ چینی مناڵی تایە چینی بەتەمەنی تایە لە ئافرەت لە پیاو یعنی تازەیە دەبین بەتەمەنیی زۆرتیایە و بینیشمان کە ئەوان چۆن قسەکەن لەسەر بابەت بەڵێ بە دڵنیایی تازەیە ینی ساڵانی تش بەردەوام بوو ئەم کۆچە بەڵام بەو شێوەی ئەم ساڵنا بەو شێوەی کە ئێستا ئەیبینین لەبەر ئەوانەی کە لەسەر سنووری بلاڕوسیا و پۆڵەندان بەکو باسیەکان خەڵکی باشووری کوردستان و ئێرە بەڵێ بە تەکید زیاتر ئەوانەیە بەڵام ئیتر بێ پلانی حکوومەتاکە ئەو خەڵکە سەری کردوتە ئەو ڕۆشتنەوە ئەو شێوەیە کە ئەڕوا ئەمانەی کە ڕۆشتون لە تێریە ئێستا من بۆ نمونە دەزانین ینی ئەو شوێنانی کە لە دەرەوەی شارە گەورەکان وەکو قەزا و ناحیەکان زۆرینەی خەڵک خانۆکەی فرۆشتۆ یاخود ئۆتۆمبیلەکەی فرۆشتۆ یاخود بۆ نمونە زەوی فرۆشت یاخود قەرزی کردووە لە کەسێک بۆی پێی بگاتایوێ چیت هەیە لەسەر ئەمە جەناب واللهی من ئەڵێم لەوە ئەچێت یعنی بە خەڵکێکمان وت بێت ئەوەی کەوا تو ئەتەوێت سەرفی ئەەکەی ئەڕۆی لەو ڕێگایە دانیشە کاسپی پێوە بکە بەڵام کاسپی لە چ وڵاتێک لە چه خاکەکە بە چ جۆرێک تۆ یعنی ئەو سەروەت و سامانی کە هاتا چ سیارەی ئەیفرۆشی چ خانووە چه هەر سەروەتێکی تر و سامانێکی تر کە هەت بێ داهاتێکی تر تۆ بتەوێ ئیشی پێوە بکەی کام ئیش یعنی نییە یعنی هیچ ئەوەی هەموویە بێ بەزەرەر بۆیە خەڵکی وا بیر لەوە ئەکاتەوە کە بڕوات سەری خۆی هەڵگری و ئەم خاک و نیشتیمانە جێبەڵێ بەر خاک و نیشتیمان بەس بۆ دەسەڵاتە بەس بۆ ئایلێ خۆیانە بەس بۆ گەنجی خۆیانە یەکێک لەو شتانی کە لە پێشووتر بینیمانە لەلایەن دەسەڵاتەوە ینی سوکایەتی بە مامۆستا و حتا کەرامەتی مامۆستایشان ڕۆشاندووە بە ڤیدۆکانی شێشتا ماون نەبوونی ئازادیەکی تەواو یاخود شکاندنی کەرامەتی خەڵک تا چەند کاریگەری لەسەر ئەو کۆچبەرانە داناوە کە بۆ ڕێژە زۆرە ئێرە جێبێ وەڵا بە ڕێژەیەکی لە 100 تەسیری کردووە بۆیە ئەوان ئەو ڕێگەیان گرتوۆتە بەر لەبەرەوەی ئەبینین بەڕێزم لێرە و لەوێ کە ئەبینی نە ڕێز بۆ مامۆستا داندرێ نە ڕێز بۆ مامۆسای ئاینی داندرێ نە ڕێز بۆ مۆزەفە داندرێ نە بۆ مۆزەف بۆ هیچ شتێکیان یعنی نییە هیچ شتێک نەماوە ئەوەی کە هەیە تەنها بۆ خۆیانە سەرۆت و سامان و خاک و نەوت و داهاتی ئەم وڵاتە بەس بۆ خۆیانە و بۆ ئایلەی خۆیانە چکە ئەگەر بهاتایە بۆ گەنج بواە یا بۆ چینەکانی تر بواەکەوە هەن لە ناو بۆ میلەت بواە ئەو خەڵکە سەری خۆی هەڵناگرت بڕۆ ئەو ڕێگەیە ڕێگەی هاتو نەهات ڕێگەی مەرگ بگرنەبەر کە هەمومان ئەبینین دایک بەبەر چاوخۆی و مناڵەکەی ڕقە بێتەوە سەرمالیانە داتونین هاوار ئەکەن داوای ئاوەکەن داوای یارمەتی ئەەکەن واللهی تر ئەوە بە تەکید بەڵام ئیتر ئەبێ حکومت بێتە دەنگ ئەبێ حکومت هۆش بکاتەوە بەڕاستی من ئەڵێم مردنی ئەو حکومەتە مردنی باشترە ئەو سەرۆکە مردنی باشترە لەوەی کەوا میلەتەکەی ببینێ ئەبەو شێوەیە ڕق ببێتەوە وڵات جێبهێڵێ هیچ ئەمەلێکی نەمێنێ لەم خاکەیە ڕق ببێتەوە وڵات جێبهێڵێ هیچ ئەمەلێکی نەمێنێ لەم خاکەیە ئەم قسەی چەند ڕۆژێکە زۆر دووبارە کرێتەوە کە ئەو گەنجانەی کە ئێران جێشتووە و ئێستا لە سنووری پۆڵەندا و بیلاڕوسیان زۆربەی گەنجی باشووری کوردستان دەڵێن لە تێری ڕۆیشتون ئایا وەڵامت بۆ ئەم قسەیە چی وەڵا دیارە مامۆستایان ئەو خەڵکی کە ڕۆشتووە کۆمەڵی خەڵک هەیە لەوانەیە مودەتی ساڵێکە یان چەندێکە لە مشکە ئەوە دروست بوو بێ کە هەوڵ بە بڕەپارەیە پێیاکە بۆی لەو ڕێگا سەرفیکە ئەمە بۆ لەبەر ئەوەی لە وڵاتە ئەزانێ ئەگەر خێزانداریش بێ گەنج نەبێ ئەگەر خۆشی فەوتا بێ ڕوا بۆ ئەوی داهاتوو بۆ مناڵەکەی دروستکات بۆ نەوەکانی دروستکات ئەزانێن لە وڵاتە داهاتوو بۆ مناڵەکانی نییە چۆن
ئێسای خۆی فۆتاوە نایە داهاتوی مناڵەکانی فەوتێت. دەستی لە ژیانی خۆی شۆردۆ ئێستا بەتەمای بەس بۆ مناڵەکانی دروستکە بەڵام ئەم قسەیە کە وترێت لە تێریە ئایا تا چەند لە واقعەوە نزیکە ئایا بە واقعی ئەو کەسانی کە لەوێن لە وەزە باشی و لە تێریان ڕۆیشتون ئێریان جێشتون مامۆسایان ئەوەی کە ئەوترێت لە تێریان ڕۆشتووە دیارە ئەوانە خۆیان تێرن ئاگیان لە سکی برسی نییە ئەوانە کە ڕۆیان کردوێتە ئەو وڵاتە بۆ هەر وڵاتێک کە ئەم وڵاتە جێئێڵن ئەگەر باخەڵیشیان پڕ بێ عقلیان ینی دەرونیان ئازادیان بیرکردنەوە ڕادەربڕینیان برسیە لەم وڵاتە. ئێستا ئەبینین زۆرێک لەوانەیە ڕۆیشتون ڕەنگە ینی خمونی تۆ لە نزیکەوە کە سوکانمان هەبێت یا بێ ڕۆشتبن ڕەنگە خانویان بۆ فرۆشتبوون یان ئۆتۆمبیلیان بۆ فرۆشتبوون یا خو زەویان بۆ فرۆشتن یا خۆ قەرزیان لە کەسێک کردووە و بەوە ڕۆیشتبن ینی ئەم بڕە پارەی کە ئەوان پێڕۆن ئیتر ئەمە بێتە بەڵگە بۆی کە ئەوان تێبوون و ئیتر لە تێرا ڕۆیشت. من نمونەیەک بۆ ژێرمەوە هەر لە ڕێگای سوۆسیال میدیاوە بە بۆنی ئەم کۆچی بە لێشاوە لە کۆمنتێک بینیم ئەڵێ شاگردێک بڵێن گەنجێک لەسەر داخیلی دوکانێک بووە کۆمەڵێک پارەی لە دوکانەکە بردووە بەڵام نەفسی بەرز بوو ینی بێ بزانە تۆ بیرکەرە بزانە گەشت بێتە ناخی چۆن پڕ بوو بێت و ئەو کاری کردبێ هەسابێ بە ئەنجامدانی ئەو کارە چووە پارەی خاوەنکارەکەی خۆی بردووە کە بردوێتی تەلەفۆنی بۆ کردووە قەزاڵەتی و داوای لێبردن و ئەوانەی لێ کردووە توێتی من ئەم پارەم بردووە بە بێ پرسییتۆ بەڵام دڵنیا بە بۆتە گەڕێنمەوە لەبەر ئەوە بردوومە کەم لەم وڵاتە نەجاتم بێت لەوێ دەو ڕێگەی بگرێت و ئیش بکات و بۆی لەوێ ئاوێ بڕوات لە وڵاتە داهات پێیا کاتۆ سبێنێ بۆ خاوەنکارەکەی پارەکەی کە بردوێتی بەبێ پرسی بۆی بگەڕێنێتەوە یعنی ئەو خەڵکە وای لێ هاتووە لە وڵاتە هانا بۆ شتی ئاوابات بۆچی ئێستاوای لێ هاتووە ینی هەر شتێک ڕۆدا ئیلا بیانووی بۆ هێننەوە کاڵێن ئەسلی وا بدەین بۆ نایانوێدان بەوا بنێن کە بەڕاستی سیستەم بەڕێوەبردننی وڵاتەکە سەقەتە بۆ هەمیشە بیان و بینسا ئەنی یەکێک لەو زعیفترین بیانوانەی کێن و ئەمەیە کە باسمان کرد دەڵێن لە تێریایە ئەنی هیچ نەماوە بڵێن ئەمە بۆچی هەمیشە هەندێک کەسان بە بەردەوامی بیان و بۆ شکستانی حکوومەتدەێنەوە دیارە ئەوانە پەیامیان پێدرێت ئەوانە ئەجوڵێنرێن ئەوانە قسەی بە وەکالەتەکەن قسەی خۆیان نییە یان ئەوەیە لێرەوە ئەوان کە ئەو خەڵکە ئەبین ئەیانەوێ بەو قسانە پینۆپەڕۆی سیستمی حکومڕانی خۆیان کە ئەو خەڵکە لە تاو سیستمی حکومڕانی ئەوان ڕۆشتووە بۆ پینۆپەڕۆیکە نەگەر ناوە پرۆپاگەندەیە کە لە ئەعلامە و ئەو خەڵکی هەمووی ڕۆشتووە بێزارە ئەوەی لە ئەعلامی بین لە سوۆسیال میدیای بینیت خەڵکێک لەوێت لەوانێت هەفتەیەک زیاتر لە ناوە دارستانانەیە لەبەر ئەو سەرما و بارانایە ئەڵێ ئەگەر ڕێگەی مەرگ هەبێ ڕێگەی مەرگ هەڵەبژێرم ڕێگەی کوردستان چەندین کەسیتیا بۆ ژیانی لێوە داناوە بەڵێ ئەگەر ئەوە نەگەشت بێتە حاڵەتێکی وە چۆن ئەو ڕێگەی هەڵەبژێرێ کە ڕێگەی مان و نەمانە بەڕاستی من ئەو قسەی کە ئەو ئێڵێت ئەبێ هەموو خاوەن ویژدانێک بیری لێ بکاتەوە ئایا سیرکەن بزان گەنجێک هەیە تاین ببێ بۆچی ئللا بە تەسکی نەفز نەبێ تەسکی حیزبی نەبێ کەس تاین نابێ بۆچی لە وڵاتی ئێمە وای لێ هاتووە کە ئەگەر حکومت ئەم قسەی ڕاستەکە ئەی بۆچی گەنجەکانی ئێمە تاین نابن بۆ هیچ ئیشێک نییە بیکەن واز بێنە لە هەموو شتێک بڕۆرە سەری کەرتی تەندروستی سیرکە لە ناو خەسخانەیە عیلاجێک نییە کە بەکار بێت سیرکە قەستەرە و باڵۆنێک لە خەسخانەی حکومی بە دەوەرەقا ئەکرێ ئەم هەموو نەهامەتیە دکتۆرێک ئیشەکات سنتەری پزیشکان چی بۆ ئەکا بیمەیەکی بێکاری چی هەیە هیچ شتێک هەیە ئەم وڵاتە زامن بێ کە ئەو خەڵکە تایە بژی کەس لە خۆشی ڕناکە ئەمە وەکو هەلی کار ئایا نەبوونی ئارامی و یان داهاتوویەکی دیاریکرا و هۆکار نەبوو بۆی ینی بە ڕێژێکی زۆر گەنجانی ڕێجێبێ 100% نە ئارامی لە وڵاتەیە نە ئازادی دەربڕین لە وڵاتەیە هەیە نە ژیانێک هەیە کە مستەقیری تیا هەبێ هیچ بە هیچ شێوەیەک مستەقریەک لە وڵاتەیە نبینی ژیانی ئەممە هەموو خەڵکە ئەسڵەن ڕۆژنامە نووس لێ ئەدرێ مامۆستا ڕیشی ئەسووتێنرێ ئەسڵەن مامۆستایە کە تربیەیە کام سەرۆکی حکومەت کام دکتۆر کام حەچی هەیە هەمووی مامۆستا پێی ئەگەێنێ لەگەڵ ئەوەیە لە مامۆستا ئەدرێ لەگەڵ ئەوەیە ڕۆژنامە نووس بەبێ تاوان بە چەندەها ساڵ
سجن ئەکرێ زیندانی ئەکرێ سوکایەتی پێ ئەکرێ لەبەر ئەو سوکایەتی کە ناو زیندانایە ئاعتراف بە زۆر شت ئەکەن کەنیان کردووە با بڵێن ئەم شتانی کە باسی کرد ئەکرێ بیکەین بە هۆکار یاخود وای دابنی کە ئیتر خەڵگە بە ئێرە جێبێ لا خۆ نەخێر مانەوە لە ناو نیشتیمانی خۆت باشترە لەوەی کە وڵاتەکە جێبێ بەڕاستی ئەوانەی کە ڕۆشتون ژیانیان خستۆتە ئەو لاوە یا ئەوە تا دەرئەچن بە ژیانێکی سربەست ئەژین یا ئەوەتان لە ناوەچن چونکە ژیانیان وا لێ کردووە نمونەیشمان بینیوە کە گیانیان لەو ڕێگەی سپارد چەنەها خەڵک ئەوە سەیری بکە ئەبێ بە ئەزمەی گەنج ئەبێ بە ئەزمەی گەنج بەڕاستی ئەبێ بە ئەزمەی دەستی کار چونکە وەکو سیاسەتێک ئێمە گەنجمان نامێنێ وڵاتێکی پیرە بین وڵاتێکی گەنجمان نامێنێ دەستی کار نامێنێ لە وڵاتە وردە وای لێت بەرەو پیربوون ئەڕوا لە نوێترین لێدوانی سەرۆکی حکوومەت باز لەوە کە گەنجانە بێ وڵاتیان خۆش بێ وڵاتەیی ئەوانە ئاگەر ئەم وڵاتە بەڕاستەیی ئەوانە و گەنجە بێ وڵاتی خۆش بێ ئیتر جێشتنی وڵات بوو ئەم وڵاتەی ئەوانە بەڵام ژیانیان ناڕوا بەڕێوە بەڵام تاعین نابن بەڵام ژیانیان ناڕوا بەڵام کاسبیان نییە بەڵام چەند ساڵ شەو نخونی ئەکەن هەتا شادەیەک بەدەسێنن بەرزترین شادا هەندەسە تاعین نابێ هەندەسە شەو نخونیەکی چۆن ئەەکەی لە 90 بەرەو ژوور ئەهێنی 98 حوتێنی یەشتا تاعین نابی چەند ساڵی زانکۆ بە سەرکەوتووی ماستەری هەیە دکتۆرای هەیە تاعین نییە چی بکات یعنی نەشوێنی نیشتە جێبوونی هەیە نەژیانی هەیە چەنەهامان هەیە ژیانی تێپەڕیوە لە کاتی زەواجی لە کاتی ژیانی ماڵم پێگەێنانی خێزان لە هەموو شتێکە بەڵام هیچی دەست نەکەوتەوە مەجبورە سەری خۆی هەڵگرێت و بڕات و یا ئەژی یا گیانی لەدەست هەیەاتەوەی کاتە قوربانی بەهۆی ئەم دەسەڵاتە گەندەڵەوە کە ژیان و سەروەتی و هەموو ئەم وڵاتە بەس بە تەنها بۆ خۆیانە بەس بۆ نەوەکانی خۆیانە بەس بۆ ئەوانە چی گەنجێکی بینیوە بەبێت تەسکی حیزبی تاعین بوو بێ بەرەزان کۆچی ئەم جارە جیاواز لە کۆچەکانی تری پێشوو هەندێک حاڵەتی تازای تێدایە کە ڕەنگە جێگەی سەرنج بێ بەلامانوێکی لەوانە ئەو خانوانی کە خانمی بەتەمەنی تێدای و ئەو ڕێگە سەختەی گرتو دەبەر کە ڕەنگە ئەمە قورسبوون و یاخود زیادبوونی هۆکارەکانی کۆچ بێ کە وەکو لە چالەکوانەکان باسی یەکەن هەتا وەکو هۆکار و دەراویشتەکان زیاتر بن ژمارەی و کەسانەی و ئەو تەمەنە جیاوازانی کە کۆچەکەن زیاترە بێ ئێمە لەسەر ئەم بابەتە زیاتر ڕای ئەو چالەکوانانەوە ڕێگرین بەڵامەچین لای ناوبڕێک و ئەگەڕێنەوەلات. بەڕێزان لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ ئەو کۆچە زۆرەی کە دەبینین ئێستا خەڵکێک کۆچبەرن لە سنووری پۆڵندا و بیلاڕوسیا لە ناو سەرما و سۆڵیان زۆرینیان لە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان من دەمێت لەگەڵ بەشێک لەو چالەکوانانەی کە لێرە کۆبوونەتەوە بیان دوێنم بزانم چ هۆکارێکی سەرکی وای کردووە کە بەلێشاو خەڵکی هەرێمی کوردستان کۆچ بکەن و ئەو ڕێگە سەختە بگرنە بەر ئایا ئەوەی کە هەندێک لە پەیج و کەناڵەکانی سەر بەدەسەڵات باز لەوەکەن ئەو خەڵکی کە کۆچەکە لە تێریا کۆچەکە بەڕاستی وایە یاخود نەخێر سیارە و خان و زەوی و قەرزیان کردەوە بۆی بتوان پێی بگەنە پەناگەیەک کە تۆزێک ئومێدی ژیانی لە کوردستان تێدا زیاتر بێت. ئەوەی کە بارودۆخی باش بووی کە وەزعی باش بێت وڵاتێکی خۆی بەجێ نایاڵێ منیش ئەگە فرسەتێکم بۆڵکە ینی بەڕاستی وڵاتە جێ ژیان و سەروەتی و هەموو ئەم وڵاتە بەس بە تەنها بۆ خۆیانە ئەو سەرۆکە مردنی باشترە لەوەی کەوا میلەتەکەی ببینێ ئەبەو شێوەیە ڕق ببێتەوە وڵات جێبێڵێ و سبب زۆرە هیچێک لەوانی کە گەنج یان ئەو خەڵکە بەتەمەنی کە ئەڕوات کۆجەکە وەکو لە میدیاکانە ئەیبینین بەلێشە ئەو خەڵکە ئەم وڵاتە بەجێ ئەڵێ ئەگەر چینەوە سەر ئەسڵی بابەتی دینەکان کە خوای گەورە ئیشارەت بە دووشتەکە الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف یەکەم پێویستە دەسەڵاتداران ئەم دوو پایەگرنگە بۆ هاونیشتمانینی خۆیان دابینکەن یەکەم الذي أطعمهم من جوع ئەبێ دابینی بژێوی ئەو خەڵکە بکە ئەمە ئەرکی شانی حکومەتە بڵێن یعنی ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ئەو هەموو داهاتەی کە هەیەی پێویستە وەکو باوکێکی باش بەسەر کوڕەکانی خۆیاندا بەشکە بڵێن نەخێر نەک بۆ چەند شەسێک بڵێن ئەبێ فەرقی کوڕەکەی خۆی لەگەڵ کوڕێکی فەقیرانەکە بڵێن برازاکەی خۆی لەگەڵ ئامۆزاکیانەکە یعنی چۆن ئەم داهاتەکە هاتووە کە خوای گەورە ئەم کوردستانی بۆ ئێمە بەخشیوە ئەم سەرۆت و سامانی کە بۆ داناوین پێویستە هەر هەمومان بەشدار بین لەم داهاتی کە لەم وڵاتایە
چکان ناکرێت کۆمەڵی خەڵک بیخوا کۆمەڵی خەڵک چاوی لێ بکە. ئەوە دووهەمیان پێویستە ئەمن و ئەمانەتی شەبێ، ینی کابرا کاتێک کە زانی تێرە بەڵام دڵی خۆش نییە ئەوە شێکێک لە سەبەکان بڵێن کەواتە هەر کاتێک ئەم دوو هۆکارە هەبوو لە هەر وڵاتێکە ئەوە خەڵکی ئاسوودەیە. ئەگەر بێ پێچوانی شۆ بڵێن کابرا برسی بێ وەڵام دڵی خۆش بێ ئامادەنی ئەم وڵاتە بەجێ بڵێن. لە کاتی سەردەمی بەعسا ئەگەر بە بیرتان بێ کابرا زۆرە ترسا زۆر ناڕەحەت بوو، بەڵام چونکە مەبەستێک هەبوو هیواتێکی هەبوو لە ناخیا شۆڕەشێک هەبوو کە ئەم دەسەڵاتە لابەرێ ئومێدێکی هەبوو کەشی هەبوو ئامادە هەبوو کە خانۆکی بڕوخێ کچەکەی بگیرێ خوشکەکەی بگیرێ خۆی بخرێتە زیندان و ئەعدام بکرێ، بەڵام ڕۆژی ڕۆژان ئەوە لە ناخی هەبوو کە بەرامبەر ئەم دەسەڵاتە ڕاپەڕێت. کەواتە بێ حکوومەت چاوەڕێ ئەوشکە ئەگەر ئەمان ئەگەر برسێتی لەسەر خەڵک لە نەبە ئەبێت چاوەڕێ ئەوەش بکە کە خەڵک جارێکتر ئەگەر ئێستا کۆچەکە بۆ ئەوروپا لەواچی ئەم کۆچەی تریان جارێک لەم دەسەڵاتە ڕاپەڕێت قبوڵی نەکات. ئێستا ئەم جارە دەبینین لە هەندێک پیجی سەر بە دەسەڵاتەوە ئەو بیانوای هێننەوە کاڵێن ئەو خەڵکی کە ڕۆیشتۆ لە تێریا ڕۆیشتۆ ئایا خەڵکێک ئەگەر تێر بێ و هەبوو بێ ئەو ڕێگە سەختە سەرمایە گرێتە بن. یەکێک لە پەندە کوردەکانەوەیڵێ تێر ئەگەتە برسی نییە، ینی بەڕاستی دەسەڵات و ئەوەی کە لە چوار دەوری دەسەڵاتە خۆیان برسی نین تێرن و گاڵتەشیان بۆ خەڵکەیەکە باسی برسێتیەکەن یان باسی نەعەدالەتیەکەن بۆ چونکە خۆیان لە جەوێکە ئاژین لە بازنەیەکە ئاژین لە ئەستێرەیەکە ئاژین جیاوازترە، عنی خوان جیاوازترە بینن کە ئەم خەڵکانە لە شوێنێکترە ئاژین بن بۆی لەبەر بینی کابرا هەموو ئیمکانەتێکی ژیانی لەبەر دەسا بڵێن، هەر هەموو پێداویستێکی ژیانی هەیە لە ئەوەی کە پێویستی مرۆڤ بێ، بەڵام خەڵکی ڕەش و ڕۆت بەم شێوەکە ئەیبینی. پاشان زۆر کەس هەیە کە ئاڵێکا کە لە وڵاتە ئیشکە ئێستا من زۆربەی خەڵک هات و ئەیناسم سەرمایشی هەیە ئەهوێ کارکێکدانێ ئەی هەوێ پرۆژێ بکە، بەڵام حکومەت داوای لێوەکە یان بەرپرسێک ئاڵێکا کە ئەبێت لە نیوەی ئەوەی تو شەریک بم ئەوەندە باجی ژەخەنە سەری ئەکانیە لە ئیشەکەش کە ئەیکا دڵی لێسەردا. ئەم جاریوە دوکاندارێکە دوکانێکی داناوە کرەیەکی زۆری لەسەرۆکو کرێ، پاشان حکومە داوای چی لێکە داوای ئەو قەتعی کلەیەکە هەڵیواسیوە داوای نەزام چی لێکە، عنی ئەم هەموو باجێ خسووت سەر ئەم خەڵک وای لێت ها جازوو هینەکە بوو تەمسیلێک کاتێک ئەوە کیمیاکە هات بۆ خەڵکە بڵێن بەسەر خەڵکا دابەشیان کرد ئێکی فەردەیشیان بۆ هاتبوو دوایکی کۆچکێک کۆچوتی جایەتی کۆچکێک شتان بۆ چییە لەبەر ئەم دەسەڵاتەوەلی هاتۆ کە ئەم خەڵکە لە هەموو شتێک بە هیوای کردووە بۆیە وای لێت کە نە بڕای بە وڵات بمێنێ نە بە قیادی خۆی بمێنێ نە ئێستا لە کوردستانە بڕوانەکەم خەڵکی مەبدەئی ما بێ لەم کوردستانە بڵێن ئەوەی کە مەبدەئیشە مەبدەئی بۆ چییە بەس بۆ گیرفانی خۆی. جارێ پێش وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابێت بەڕاستی ئەمە کارەساتێکی مرۆیی گەورەیە. جاران ئێمە بەدەستی دوژمن جینۆسای دەکران بەڵام ئێستا بەداخەوە بەدەستی خۆمان جینۆسای دەکەین. ئەمیش ئەگەڕێتەوە بۆچی؟ بۆ ئەوەی کە ئێمە لە وڵاتێکی بێ ئارامین، لە وڵاتێکی بێکارین، لە وڵاتێکی بێ حکومڕانی داین، لە وڵاتێکی بێ موسەسەی داین. هەنی هەموو هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە لە وڵاتێکە ئەژین کەسانێکی باش و خوێنەوار، کەسانێکی تێگەشت و کەسانێکەوە پڕ لە عیلم و مەعریفە بن ناتوانن ئەدای وڵاتێ بکەن. بەڕاستی ئەوانەیە کە ئێساکە حکومڕانی ئەم وڵاتە ئەکەن تەنها حکمێکی خێڵەکی و بنەماڵەیە هاتوون دەسەڵاتیان بەسەر ئەم میلەتا گرتووە و ئەم گەنجانە ئەم پیرەکان ئەم دایکە بەڕێزانە ئەم خوشکەکانمان ئەم مناڵەکانیشمانیان ئەم مناڵانشیان بێ ئەوە کردوکەوە هیچ ئیتیمایەکی نیشتیمانیان نەبێ هیچیان بۆ ئەم وڵاتە نەبێ بە ناچاری چی بکەن ئەچن بۆ وڵاتێکە ئازادیان هەبێ کە داوای مافیان کرد ماف و حق و مافی خۆیان پێ بدرێ بە تایبەتی بەڕاستی لەم وڵاتی ئێمەیە هیچ حق و مافێک بۆ ئینسانیت نییە. هۆکارەکان ئەوەیە بە دوای ئازادی ئاگەڕێن بە دوای ئازادیەگەرانە ئێستاکە هەر کەسێک بێ لەم وڵاتە بژی بەترسەوە ئەژی ئەگەر بێ یعنی شەوێک بە ئارامی بژی ناتوانێ ئەوەندە دڵڕاکیان خستە دڵی ئەم میلەتەوە هەتا وەکو بەیانی کە ئەخەوێ هەزار غای غولە بەناو مێشکی دادێت ئایا بەیانی هەڵسم چی بگوزارێت چی نەگوزارێ کەواتە بە ناچاری کار و کاسبەکەیشی بە سەلامەتی بەڕاستی هیچ دڵنیانی لەوەی کە بەیانی ئایا ئەکرێ ناکریان ئێمە وەکو جیلێکی فەرمانبەر هەتا وەکو 25 مان کاتێک کاڵم موچە دێت ئایا بزای موچەکەمان دێیان نا یعنی هەتا ئەو کاتە دڵمان لە مشمانە ئایا ئەو قەرزانەی کردومانە بۆمان ئەدرێتەوە یاننا ئایا لە ڕوومانێ جارێتی بچین قەرز بکەین بۆی کە بژەوی ئەو مانگە پێ بەڕێوەری ئەمانە هەمووی گرفتن کەواتە بە ناچاری چی بکەین ئەمە ئەبینین لا میدیاکان و ئەو وڵاتە چەند بە ئارامی ئەژین خاوەنی هیچ سامانێکی سروشتیش دین
تەنها چییە کەسانێکی بەتوانە و بە ئەزمون خاوەنکارە وڵات بەڕێوە ئەبن بە سیستەمێکی جوان ئەو وڵاتان ئاوا لێ کردووە. هەمیشە دەبینین کۆمەڵی کەسانێکن کە سەربەز سەڵاتن بیان و بۆ ئەم قەیرانانە هێنەوە کە دروستە بێ. یەکێک لەوانە کە باس لەوە کەناڵێن پەیجەکانیان پەیجانی سەر بەدەسەڵات دەڵێن ئەمانە خەڵک ئەمەی کە ڕۆیشتۆ لە تێریا ڕۆیشتۆ ئایا بەڕاستی اون گەنجانەی خۆمانە و خەڵکی کە ڕوا لە تێریا ئێرێ جێشتە و خۆی تووشی ئەو ڕێگە سەخت و سەرمایە کردو. ئەتوانین لای ئەوان بڵین بەڵێ لای ئەوان ڕاستەکەن ئەوان کە ئەبینی خۆیان ماڵ و مناڵیان کە سوکاریان ئەوانەی کە نزیکی خۆیانن تێرین هیچ شێوێک بێکارەبا ناژین ڕۆژ ناکەنەوە بێکارەبا هیچ ڕۆژە هەڵ ناسن کەوا بژێوی ژیانە بە زۆر بە زیادەوە نەبێت پارەی باش موچەی باش تەنانە ئەتوانم لە کۆمەڵە مکافایی باش لە ژیانە لە بەردەستیانایە ئەوان لە خوان و سەیرەکەن بەڵام ئەگەر سەیرێکی گوزەرانی ئەم خەڵکەکە نەخێت تەنها ناتوانم بۆ ڕۆژێکیش لەگەڵ ئەم خەڵکەیە بژین ئێمە چەنەها خەڵکە بینین لەسەر جادەکانە ئەنوێ لە ناو دەشتەکانە خێمەی هەڵاوە ئەنوێ ئەوانیش لە کۆشک و تەلارەکانان هەتا بەیانی بە دیار کۆمەڵشتی شارستانیەوەدا ئەنیشین ئەوە تا بینی وڵاتەکەمان لە خۆمان لێ زیادنیەوە تا کۆمەڵێ خەڵکی دراوسەیە ئافرەتی دراوسێ هاتوون لە وڵاتی ئێمە خەریکی گەعدە و خەریکی سەما و شەوانە تا بەیانیش ئوتێلەکانیان ڕازاونەتەوە بەمانە ئەمانش لەو حاڵەتانە ئەژین کەواتە چ ئاگیان لە میلەتە هەیە ناچارم بڕۆن من یاسا کە بەڕاستی ئەڵم زۆر خەمبارم کەوا بەم کارە کە بەڕاستی من خوشکێک و چوار لە مناڵەکانی و هاوسەرەکەی ڕۆشتون یعنی بەڕاستگان یعنی ساکە دڵمان لە مشتمانە ئایا ماون نەماون ئایا بەو سارد و سەرمایە لە کووا بنێ ساکە ینی منیش ئەگە فرسەتێکم بۆڵکە ینی بەڕاستی وڵاتە جێڵە منیش ئەگە فرسەتێکم بۆڵکە ینی بەڕاستی وڵاتە جێڵە هۆکاری ئەم بەلێشا و کۆچکردنە لە کە زۆرینیشان هەرێمی کوردستانن بۆچی گەڕێنیتەوە جەناب سەرەتا بە خراپنی بەڕێستانەکەم بەنای خی گەورە میهرەبان دیارە هۆکار زۆرە بۆ ئەمەیکەوە ئێستا خەڵکێکی زۆرکەوە لە گەنج لە مناڵ لە ژن لە کەسانی بەتەمەنکەوە کۆچیان کرد ئەم وڵاتی خۆمان کە وڵات لە هەموو کەس خاک خۆشەویستە بەجێ هێڵن هۆکارەکان زیاتر ئەگەڕێتەوە بۆ سەبەب ئەم دەسەڵاتە بەڕاستی کەەوە ئەوای کردووە خەڵک ئینتیمای نەمێنێ بۆ وڵات بۆ نیشتیمان خەڵکی برسی کردووە موچە نایە بە چینی مۆزەفین و مامەسایان و ئەگەر بیدات ینی بەنیوە چڵی بە بڕینەوە خەڵک دڵنیان نیە لەوەی کە ئەگەر موچە خۆریش بێت دڵنیانەکەی موچەکەەوە باڵێ ئیسقرارێت نیانی ئێستا چینی مۆزەفینش ینی بەعام هەر بێزارە هەم سیقەی بەم دەسەڵاتە نەماوەکەوە لە کاتی خۆیان موچەکەی وەرگێت دوو سێ مانگ ئەیدەن دوایەوە ینی زەمانی بۆی دوایەوە نەیبڕنەوە یان هەر نەیدەن لەبەرەوە خەڵکێکی زۆر کەوا بیری لەوە کردوتەوە ئەگەر شتێکی توانایەکی هەبێ هەوڵەدا بڕات و ئەم وڵاتە بەجێ بێڵ ینی لەسەرەوە کرێ ئەو کەسانی کە ڕۆیشتون ئەو بڕەپارەی کە بەدەستیانەوە بابڵێن و پەیجانی دەسەڵات وای نیشاندان کەم کەسە فەقیر نیە لە کاتێکا ڕەنگە من تۆ بزانین خەڵکی ئۆتۆمبیلی فرۆشتەوە خانووی فرۆشتەوە زەوی فرۆشتەوە هیچە هیچ یەک نەماینە بۆ قەرزی لە کەسێک کردووە بۆی پێ بگاتە ئەو شوێن ڕاستە کەسانێک هەن کە شتی خۆیان فرۆشتووە بۆ بەس بەوەی پێی بگرنەوە وڵاتێکی سقرارەتی تیاابێ وڵاتەکە ئێمە سقرارەتیان نیە بەس ئەگەر ئەو خەڵکە توانای هەبێ ناچێ بە ڕێگایەکی مجازەفە بگرێتە بەر و بە قاچاق و بەو ڕێگا نەهامەتێکەوە احتیمالە خۆی لە دەست بە مناڵەکەی لە دەست بە کۆچ بکات لەبەرەوەی خەڵک پارەی هەبێ ئەچێ بە معاملەیەکی بۆ کات و بە ڕسمی سەرەکەی و ئەڕوات بەڵام لایەن پێچەکانی دەسەڵات زۆرەکرێکە ئەو خەڵکی کە ڕۆیشتون لە تێریا ڕۆیشتون ئەو قسەیش زۆر دووبارە نەخێر هیچ جوانیە لەبەرەوەی خەڵک تێر بێ ئەو ڕێگا ناڕەحەتە ناگرێتە بەر و دوای ئەوە بەرپرسەکان بەرپرسانی لایەن دەسەڵات ویزای گەشتیاری وەرەگرێ و گەشتیاری وەرەگرێ و بە ئیسراحەت مانگێ دوو مانگ بۆ سیاحەت و بۆ ڕابواردن ئەڕات وێتەوە بەڵام خەڵکی ئێمە ینی ناچار بووە و دوایەوە ینی ئەم دەسەڵاتەوەی کردوکەوە ئەم خەڵکە وا بکە ئەم وڵاتە بەجێ بێڵێ ینی ئێمەش کە ینی ئێستا ئێساماوینەتەوە ینی بەڕاستی وامان لێ هاتووە ینی بێزار بووین بەڕاستی لەم قەیرانانی کە ئەمانە دروستیان کردووە لە کاتێکە بۆ خۆیان پارە هەیە بۆ خۆیان گەشت و گوزار هەیە هەموو شتێک هەیە بەڵام بۆ خەڵکی وەسەد بۆ خەڵکی فەقیرەکە هیچ شتێک نێ ناتوانێت لە ژیانە هەیە تا ئێستا سەفەرێکی نەکردووە هەتا هەر کوردستانی خۆی نەگەڕاوە شارەکانی کوردستان ناتوانێت بۆی توانای دارایی بەڵێ لە کاتێکە خۆشیان
هەموو شتێکیان لە بەردەستایە بەڕاستی ئەمە خۆی لە خۆیان سەبەبی سەرەکیەکەوە قەیرانەکە خۆیان دروستیەکەم دەسەڵات وا کاتکەوە خەڵکانێک بیر لەوە بکەنەوە ئەم وڵاتە بەجێ بێڵن ئەو ڕێگا ناڕەحەتە بگرنەبەر بۆ ئەگەڕێتەوە لەبەرەی فاکتەرەکان ئەوە زۆرن هەم خانمانشی گرتوەوە هەم پیاوانشی گرتوێتەوە ئەم فاکتەرانە کاریگەری هەیە لەسەر ژیانی خانمانیش کاتێک کەسێک هاوژینێکی هەیە سیرەکە هاوژینەکەی لە ڕووی مادەوە لە ڕووی ئابوور و لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژیانێکی خۆشی نییە کەواتە ئەم خانمەش هاوبەشە لەگەڵ خەمەکانی هاوژینەکەیە و لەگەڵ هاوژینەکەیە کۆش دەکەن بۆ ئەوەی ژیانێکی خۆشگوزەران و داهاتوێکی باش بۆ خۆیان و مناڵەکانیشان دابێنکەن. یاڕۆخان دەبینین ئەم جارە لە هەندێک لە پەیجی دەسەڵاتەوە دەیانوێ ئەو شتە زەخمەنەوە کە ئەوانەیە کە دەڕۆن لە تێری ئاڕۆن ئایا بەڕاستی ئەم بیانوێکی دروستە بۆ ئەو گەنجانەوێ بۆ حاڵەتە ناڕەحەتە بۆیان هێنەوە ئایا ئەبێت تێری لە چیا بێت کە گەنجە نەتوانێت ڕۆژی 5,000 پیاکات ئەمە تێریە ڕاستە ڕۆشن بۆ وڵاتە کۆمەڵێک پارەی ئەوێت کە بێتەوە لەو ڕێگایە سەرفیکەیت بەڵام ئەوە لە ڕێگەی قەرزەوە و ڕەنگە کەسێک یارمەتییا بێت کاتێک ئینسانوی فرۆشتەوە سیارەی فرۆشتووە بەڵێ ئەکید ئێستا خان و سیارە ئەشەینەوە ماڵ هەمی بە کۆمەڵ هەمی ئەفرۆشن ئەو گەنجانێکە بەرەو هەندەران کۆش دەکەن کەسێک ئەگەر لە تێریا تێربێت ئایا وڵاتی خۆی بەجێ هەڵێ ئایا باوەشی دایک و نیشتیمانەکەی بەجێ هەڵێ هیچ گەنجێکم نبینیوە ئەوەیە من کە قسم لەگەڵا کردن ئەو گەنجانێک کە کۆچ ئەەکەن چەند گەنج هاتوونە تەلای من وەکو یاساناس وەکو پارێزە کە ڕۆژانە ناو دەدگەکان ناکارەکەم داوای ئەوم لێ دەکەن کە کەیسێکیان بۆ دروستکەم لەوێ جوابی پێوەرگرن بەڵام هیچێکە لەو گەنجان لە تێریە ناڕۆن ئەوە حیزبی دەسەڵاتدارەکە هەمیشە بەهانە ئەدۆزێتەوە بۆ بیانوەکانی خۆی هەمیشە ئەوێت لە کۆمەڵێک کێشە خۆی ڕزگار کات و هاوڵاتیان دووبارە بکاتەوە قوربانی بۆ کێشانێک کە دروستیان کردووە تا قسەی سەرۆکی حکوومەت باز لەوەکە کە گەنجان مەڕۆن ئێرە وڵاتی خۆتانە وڵاتی خۆتان خۆش بێ هەیە ئەمە بیانوکی دروستە بۆ ئەوەی وا لەو گەنجانە بکات بگەڕێنەوە وڵات نەخێر گەنجێک ئەو شوێنە وڵاتێتی کە خۆشگوزارین تایەتی ئەو شوێنە وڵاتێتی کە داهاتوێکی باشتیا بۆی دەسەبەر کراوە من گەنجێکم تاوانم چییە کە 83 باوکم بەرە وڵاتانی دەرەوە ڕۆشتووە و لە دایک بووم لە دەروی وڵاتە بەڵام کاتم تۆ کوردستانەکەم هەمان مێژ و هەمان تراژیدیای 83 دووبارە بۆ تۆ کە باوکم تیاڕای کردووە لەبەرەوە هیچ گەنجێک پێی خۆشە نیشتیمانی خۆی بەجێ بهێڵێت نیشتیمانی خۆشی نییە ئەگەر من لە کوردستانە ژیانێکی خۆشگوزارانم هەبێت بەجێ نەهێڵم نیشتیمانی منە بەڵام من کە بزانم لە وڵاتێکی تر ژیانی من تایە زامن و تەمینە ئەڕم بۆ وڵات ئەو نیشتیمانی منە تەنابەت دەزانم یانی ئەو وڵاتانە دیوە ئەو وڵاتانە ئەو ژیانی بۆ دابینەکەن کە ئەو گەنجە خەونی پێوە بینی من ئەو وڵاتانم بینیوە کاتێکە گەنجە کاتی خۆی گەنجەکە هاتەوە بۆ کوردستان باسی ئەوروپای بۆ کردوکو بەهشتێک بێت بەڵام من ناڵم بەهشتا و قورسایەکی سەختی ژیانیشی زۆرتیە ئەو وڵاتانە بۆ جۆرە نییە کە گەنجانی ئێمە پێیان وایە ئەگە بڕۆنە ئەوێ یەکسەر حکومت موچێکی بۆ دابینەکات و خاتە خانوویەکە و دەسەکە بە گیانێکی خۆش نەخێر بەو جۆرە نییە بەڵام لە کوردستانێکی خۆمان باشترە لەوێ وڵات حکومت مؤسسەکان ڕێزی ئینسان بوون ئەگرن ڕێزی ئەوە ئەگرن کە تو ئەبیتە تاکێکی ئەو وڵاتە بەڵام لێرە نەڕێزی ئینسان بوون هەیە نەوەکو تاکێکی ئەم وڵاتە چارە نووسە بۆ دیاری کراوە لە وڵاتی مەسی پاسپۆرتەکەماکە نووسراوە ئەم پاسپۆرتە گەیبوون بێ خۆ بەپرسی بەڵام سی پاسپۆرتی وڵاتانی ترکە لەسەر نووساوە لە هەر وڵاتێکە هەر کێشێکی تو دروست بوو ئێمە بەپرسین لە کێشەکە و کێشەکە بۆ حلەکەین ئەوەی کە بارودۆخی باش بووی کە وەزعی باش بێت وڵاتێکی خۆی بەجێ نایڵێ منیش ئەگە فرسەتێکم بۆڵکە ینی بەڕاستی وڵاتە جێ ژیان و سەروەتی و هەموو ئەم وڵاتە بەس بە تەنها بۆ خۆیانە ئەو سەرۆکە مردنی باشترە لەوەی کەوا میلەتەکەی ببینێ ئەبەو شێوەیە ڕق ببێتەوە وڵات جێ بهێڵێت ئەمەی کە دەبینی ئێستا بەلێشا و خەڵکی یاریمی کوردستان لە سنوورەکانی بیلاڕوسیا و پۆڵندان ئەو ڕێگە سەختیان گرتو دەبەر ئەم جارە تەنها گەنج نین ژن و مناڵی تایە ینی ژنی بەتەمەنی تایە گەنجی تایە هۆکاری ئەو هەموو کۆچکردنە لە کوردستانەوە بۆ شێگەڕێنێتەوە جەناب لە ڕاستی ئەگەر بڕوانین ئەمڕۆ هۆکارەکانی ژیان الحەمدە لە چاو ساڵانی زووی زمانی باو باپیری ئێمە ئەبینین بەرەو پێش چووە و شتی زۆر فەرامە هاتووە بەڵام لە هەمان کاتە قرسبوونی ژیان لەسەر خەڵک وای کردووە کەوا نەتوانێت وەکو پێویست ژیانی خۆی بەڕێوەبەر لە هەمان کاتا قۆڕکردنی هەموو ئەو هۆکارانەی کە ئینسان توانێت خۆی بۆ بژێنی
بەنمونەگەیەکی کابرا مەسابن کپی کابێ شتێکی پێ بووە ئەتوان لەو مەرزانە لە بۆ نمونە بڕواشت بێنە و خۆی ئەژیان و ماڵ ناخۆێژن بەڵام ئێستا هەموو شتێکیان قۆرخ کردووە لە هیچ شوێنە یعنی ئەوەی ئەگەر پێشتر شتێکی دەست نەکەوتوێ ئێستا ناتوانێت ینی کابرا مەساڵێن بۆ نەخەڵکە ناسین بۆ لۆری لەو مەرزانە وڵە بە دوومانگ سەرم بەرناگە لە ناو شارە بینی باڵن حرەسی بینابێ هەشتێ هەمووی کۆمپانیا و خەڵک هیچکردنی سەخت بووە هۆکارێک سەخت بۆ زۆر لە هەمان کاتە کە پێداسیەکانی ژیان زیاد بۆ ژیان قرس بووە لە هەمان کاتە بەدەستهێنانی ئیش و کاریش قورسیان کردوانی دەست هەموو کەسێک ناکەوێت هەمووی قۆرخ کرا ئێستا بەشێک لە کەناڵەکانەوە پەیجەکانی دەسەڵات قسە لەسەرەوە کە ئەمانەی کە کۆچەکەن زۆربیان تێرن لە تێریە کۆشیان کردو ئایا بەڕاستی ئەگەر کەسێک تێربێ و هەبوون بێ ئەم ڕێگە سەختەگرێتە بەر بێگومان کەوانێت چکە بەڕاستی گەر ئینسان ژیانی بڕوە وەکو ئەڵێ چێ هەیە خاک وڵاتی خۆی بەجێ بێڵە و ڕوو لە غەریبی بکە و کەسوکاری خۆی بەجێ بەڵام دیارە وەکۆڵە هاتوتە بینی قاقای نە ژیانی هەیە نە ئازادی هەیە ناتوانای جمجۆڵ و چالاکێکی هەیە کە بتوانێت ژیانی خۆی بەڕێبەرێ بۆیان لە هەمان کاتیشا بێگومان هەموو کەسەوانی کاشن بە زۆری قەرزدارە و ناڕەحەتی وای لێ کردوانی هەندێکیان خانوویان فرۆش بیان ئۆتۆمبیلیان بۆ بێگومان یعنی ئەوەی کاچیە هەمووی بە مەسات و ناڕەحەتێک زۆرە ینی ئەگە لە حاڵێکە خۆی خاتەوە بەرەو ناڕەحەتی و مردن چاوەڕێەکە و هەموو ناخۆشی و ناسۆریان ئەچێژێ ئەگەر ژیانی بڕوا بێگومان کە ئەو ڕێگان ناگرێتە بەر ئەوەی جێ دڵ ناڕەحەتیە ئەوەیە بەهاری 1970 بێتەوە هیچ کات ئەمە ناکاتە ئەوەی کەسێک بە حەز و خولیای خۆی سەفەر بکات ئەمە پاڵنەرێکی هەیە پاڵنەرەکە زوڵمە نادادیە چاوسانەوەیە دانەمەزراندنە بۆ نمونە کە خێ بە خێزانی خەڵک ئەڕوا بۆ چیە ئەنی سێرەکە کچەکەی تەخەڕوجی کردو کوڕەکەی تەخەڕوجی کردو هیچ داهاتێکی نییە گەنجە ئەڵێ باوکم خاوەنی کەسابەتی خۆیەتی من ناتوان بچمە سەر کەسابەتەکەی کە باوکم کردوێتی ئەگەر من ئەو کەسابەتی باوکم ئەیکا منیش بیکەم ئەو کاتە باوکم دەست بەتاڵ ئەمێنێتەوە مەجبور چاری بۆ نامێنێتەوە ئەڵێ باشتر وایە بڕۆم لەوێ ژیان مسۆگەرترا هەمووی ئەگەر بمانوێ نەمانەوەی دەسەڵات دارانی هەرێمی کوردستان پاڵنەرێکی سەرێکی بوون بۆ ئەو کۆڕەوە کە هەستە گەنجان هەر گەنجانی خێزانەکانیشی گرتوتۆ مناڵ گوناهی چیە تاوانی چیە گملە لە دوانی دایکی بوو ئەی وەڵاهی مناڵێکی نەخۆشم هەیە ئەوەی وای لێ کردم ئەم سەفەرە ئەم ڕێگە ناڕەحەتێ بگرمە بەر مناڵە نەخۆشەکەم بوو بوونی کەرتی تەندروستی ڕێک و پێک لێرەوە بەڵێ طبعاً تۆ ئەگەر کەرتی ئێستا کەرتی تەندروستیش هەمووی تایبەت کراوە یعنی ئەوە نییە بڵێین حکومەت سەرپەرشتیکە نەخۆشیەکە بێ ئەچیتە کەرتی تەندروستی گشتەکانی کە حکومەت سەرپەرشتەکە عیلاجێکی وا بۆ ناکریا بۆ نمونە پارەی ئەوەی کۆپەیەکە هەر بە دکتۆر و بە تەندروستی چار ئەبێ بڕواتێکی بڕاتە ئەهلەکان ئەگەر قەرزی بۆ کردەوەی مناڵەکەی لە بەردەستیانە مرێ دایکەکەی لە بەردەستیانە مرێ مناڵە ئەنی بەڕاستەکەی ئەوە مەساتە ئەم مەساتێکە ڕوبڕووی خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئێستا کەناڵەکان و ئەو پەیجانی سەر بەدەسەڵاتن زۆرم قسەی دووبارەکەنەوە کەوا ئەوەی کە کۆچی کردووە زۆرینیان تێرن ئایا بەڕاستی ئەگەر تێربن ئەم ڕێگە سەختە سەرمایەگرنە بەر ئەوانی کە کۆچەکەن لە تێریە کۆچەکەن نەخێ هیچ کادوانە ئەتوانم بە بەڵگە پێ بڵم من ئەگەر هینم باش بێ ئیمکانێتم باش بێ ئەچم فیزە بۆ خۆم ناڵەکانم ئەبڕم و ئەڕۆم هەر جاری بە وڵاتێک ئەڕۆم وەکو چۆن ئێستا بەرپرسان ئەیان بینین دەسەڵاتداران ئەیان بینین هەر ڕۆژی تەنانەت بۆ دکتۆرێکی دان ئەچنە ئەوروپا تەنانەت بۆ نەخۆشیێکی ئاتیادی بۆ سەفەر و سیاحەت ئاهەنگ و گەشت و گوزارەکانیان یعنی تەنان خەڵکمان هەیە ینی کەناسیمانن بۆ عیدی میلادی خێزانەکەی ئەنی ڕۆشتۆتە وڵاتە لە وڵاتەکانی دەرەوە ئەوەی دەبینین جنسی وڵاتانی چەند لە باخەڵادانەوە بۆ کاتێک کە بیانەوە جێ ئەوەشی کە توانای مادی هەیە ینی چاوەڕێ ئەوەی نەکردووە کۆچ بەو شێوەیە بۆ ناڕەحەتێ بکە ئەسان کڕیوێتی لەوێ توانیوێتی جنسێ بکڕێت بۆ خۆی بۆ مناڵانی ینی بە هەوەسی خۆی ئەڕوات ساڵی وایە 2 جار 3 جار سەفەر ئەکات تویەتەوە نەخێر ئەوانی کە ڕۆشن زۆر جار پیان ئەڵێن هەیە 11 دەفتەری سەرف کردووە بۆ منە 10 دەفتەری سەرف کردووە قەرزی کردووە بەس بۆ ئەوی لەم توێتی لە داهاتووە لێ مستەقبلێک مەبێ ئەیەمەوە چکە لێرە هیچ شتێکی بنیاد نەناوە و سیاری فرۆشتۆ تاگەی خەچەنها خەڵ من خەڵک ئێستا شگە بەم خانی فرۆشتۆڕۆ ینی من خۆم پڕ بەدڵ پێی ناڕەحەتم کە ئەو خەڵکە ئێرە جێڵێ طبعا ئەمانە ئەم سانسۆر و پاڵنەرە ناڕەحەتیانە وای کردو خەڵک وڵات جێبێڵێ بەڵام ڕای من هەڵەیە نابی ئەمەونەی تڕێگەیان بۆ ئاسانکەین بە ئەوسی خۆیان بەردەوام لەسەر ئەو زوڵم و زۆر و دزین و ڕاوڕوتێکە ئەیبینین بە ئاشکرا یعنی بۆ نمونە تۆ 2 ساڵە 2 ساڵیش من خۆم 2 ساڵە نوتماوەەر نەگرتووە
ئەی باش ئەگەر وەری ناگری بە چی ئەیکڕی یعنی من توانام هەیە ئیمکانێتم هەیە بدابینیکەم ئەی فەقیرێک چی بکات نەود بکڕێ غاز بکڕێت بۆ پارەی کارەبا با مۆلی دەبا ینی ئێمە یەکشت نییە و خەڵکە پێوێن تەنانەت خواردنەکەژ ئەمڕۆ بەتێکم بینی ئەڵێ ئارد فەردی بۆ بە 45,000 لە بەغدایە طبعا ئەمە لە بەغدا بێ بۆ ئێرە ژواردە ینی فەرقی چی خۆتە لە وڵاتێکایی وە نەبێ ڕاستە ئەمە هەرێ مەترسی هەیە کەشتر زیاتر لەزای ئەمانە پاڵنەری سەرەکین بۆ کۆچە بە لێشاوە ببینین بەڵام ئەستاتە من ئەتوانم بڵێم ئەمە کۆڕەوێکی ترە هیچ کادەمە کۆچی گەنج نییە تەنها بەس بۆ ئاوات و حەزێکی خۆی بڕوا ئەمە ڕاکردن لە دەست زوڵ مستەم بەڕێزان ئەوەی کە بینیتان ڕای ئەو چالەگوانانە بوو کە لە سەر بابەتی کۆچ و هۆکار و دەرهاویشتەکانی کۆچسان بۆ کردین ئەوان باسییان لەوە کرد نەبوونی کۆمەڵی هۆکار کۆمەڵی خزمەتگوزاری کۆمەڵی پێداویستی وای کردو و گەنجانە کۆچ بکەن هەر لە نەبوونی کارەوە یاخود ئازادی و ئارامی و خزمەتگوزاری تەندروستی هەموو ئەمانە هۆکارن کە هەتا بێت ژمارە و کەسانی کە کۆچەکن و ئەو تەمەن و ئەو ڕێگەز جیاوازانەی کە ڕێگەی کۆچ هەڵەبژێرن زیاتر بێت بە نمونە دەبینین خەڵکێکی تایە منداڵەکەی نەخۆشە لێرە بە ئاسانی دەستی ناگات بە چارەسەر کەرتی تەندروستی وەکو پێویست نییە یاخود پارێکی زەبەلاحی پێویستە بۆی ئەو ڕێگە سەختاگر نەبەر بۆیە ئەوان باسییان لەوە کرد هەتا بێت و ئەم هۆکارانە زیاد بکەن ئەو کاتە ژمارەی کۆچبەر و خەڵکێک کە ئامادەیە ژیانی خۆی بخاتە مەدرسیەوە بۆی بگاتە پەناگەیەک زیاترە بێت یاخود ئەو پەیج و کەناڵانی کە باز لەوەکەن ئەو کەسانی کە کۆچەکەن یاخۆ ئەو کۆسانی کە لەو سنوورن لە تێریا کۆچیان کردو باسییان لەوە کرد نەخێر ئەوەی کە هۆکاری کۆچی ڕاستەقینەیە نەبوونی و نەبوونی ئازادی و نەبوونی بارێکی دارایی گونجاوەکەوای کردووە لە خەڵک ڕێگەی سەخت هەڵبژێنن بەڵام ئەگەر بێت و هەبوو بێت با خەڵی پڕ بێت یاخود گیرفانی پڕ بێت ئەو ڕێگە سەختە هەڵنابژێرە بەڵکو وەکو هەندێک لە بەرپرسەکانی دەسەڵاتداری کوردستان بە فیزەی گەشتیاری و بە هەر وڵاتێکە بیانوێت ئەو ڕێگە سەختە هەڵنابژێن و ڕێگەیەکی ئاسانتر و ڕێگەی گەشتیاری بۆ خۆیان هەڵەبژێنن لەبەرەوە نەبوونی و سەختێتی ژیان و نەبوونی کاروای کردووە کە زۆرینەیەوانی کە کۆچەکەن ڕێگەی کۆچ و ڕێگەی ناڕەحەتی و ڕێگەی سەختی ژیان هەڵبژێنن بەو مەرجەی کە بگەنە پەناگەیەک تۆزێک ئیشێکی زیاتر یاخود دەرامەتێکی زیاتری و ئازادێکی زیاتری تا دەست پێ ومێدی سەلامەتی بۆ هەموو کەسانە ئەخوازین کە ئێستا لەو ڕێگە سەختیان داواکانی خوای گەورە هاوکانیان بێ بگەن بەو ئاوات و ئارەزۆی کە خۆیانیانەوە و نیشتیمانی ئێمە چیتر لەوە زیاتر چۆن نەکرێت پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامێکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتانە سپێرم خواتان لەگەڵ